دوای 20 ڕۆژ لە بارینی بەفری بەردەوام وای کردووە حاجی ئۆمەران زۆرترین ڕێژەی بەفری تێدا بێت. بەفر کڕێوە دەکات و زۆر جار ئاستەنگ لە ڕێگادا دروست دەبێت. ڕێژەی بەفربارنی ئەو ساڵ بەهۆی هاتنی ئەو شەپۆلە بەهێزەی یەک لە دوایەکانە ڕێژەی بەفربارنی ئەو ساڵ تقریبان تا ئێستا 4 مەتر و 25 سانتیمی تێپەڕاندووە. ئەگەر بەراوردی بکەینەوە لەگەڵ ساڵی پار کۆی زستانی پار 4 مەتر و 50 سانتیم بەفرباری بوو. هەروەها ڕێژەی بەستەڵک بەهۆی بوونی بەستەڵەکەکی بەهێز لە سنوورەکەمان تا ئێستا زیاتر لە 135 سان خۆیمان بەکار هینەوە. ئەگەر بمانەوێ هاتو چۆکن بێ بەژێر ئەو تونێراندا هاتچێک کاری ڕۆژانەی خەڵکی حاجی ئۆمەران کردنەوەی ڕێگای ماڵەکانیانە بۆ بازاڕ و چوونە خوێندنگا. ڕێگای گەیشتن بە خوێندنگا سەختە و بەردەرکی باخچەی ساوایان بە بەفر گیراوە. بەنسبەت بەفری عاجوبانە بەفرێکی زۆر باریوە، زیاتر لە 2 مەتر باریوە. کۆڵانەکان سەختە، هاتووی کۆڵانەکان و مزگەفت و مەکتەب و هاتووی بازار و ماڵەکان ڕێک سەختە. لەبەر ئەوەی مەجای ئەوەی نییە کە هەرچەند بخاوێن دەکەنەوە دەبارێت تۆ دیسان خۆی دێتەوە. هاتوویەکەم وەرە سەختە، یا چۆی ماڵ و مزگەفت و کۆڵانەکە. بەڕۆژ پلەکانی گەرمە 7 پلە و بە شەوانیش 15 پلەی ژێر سفری سیلیزین. نزیکەی 20 ڕۆژە حاڵەکەمان دەبین بەو شێوازەیە ڕێگاکان زۆر سەختن، پلەی گەرمی یعنی یەکجار زۆر دابەزیوە بە ڕۆژ تقریبا ناقص حوتە، شەوانیش تاکو 15-16 دەڕوات. ڕێگاکان هەمووی بەستووە و شەختەیە و بەستەڵەکە لەخوای بەزیاد بێ بە فرێشی زۆر باریوە. بەستەڵک هەموو شوێنێکی داپۆشیوە و لە ناو کۆڵانەکاندا ئۆتۆمبیلەکان گیریان خواردووە. بەفر بەردەم دەرگا و پەنجەرەی ماڵانی گرتووە. تاکو لێرە پلەکانی گەرما لە ژێر سفری سیلیزی بن پێ ناچێت بەفری حاجی ئۆمەران بتوێتەوە. پێشەوە مەحموود کورسات نیوز، حاجی ئۆمەران.